گوندی نابیناکان ئەو گوندەی نابینایی بە میراتی دەدەن بە یەکتری لەوانەیە بە خەیاڵی بزانی بەڵام ڕاستیەکی حاشا هەڵمەگرە لە مۆریتانیا گوندێک بە میراتی نابینایی دەبەخشنەوەکانی کەواتە چیرۆکی ئەم گوندە چییە و چۆن ژیان بەسەر دەبن گوندێکی گۆشەگیرە ناوی گوندی دالاکیمبایە 60 کیلۆمەتر لە پایتەختەوە دوورە ئەم گوندە کە ماوەی 100 ساڵە بوونی هەیە چەندین خێزانی پەککەوتە و خاوەن پێداویستی تایبەتی تێدا تووشی سەرسوورمان دەبووی ئەگەر منداڵێکی ساغ لەناو ئەم گوندەدا لەدایک بووە بەڵام ئەوەی سەیرە دانیشتوانی ئەم گوندە سەرباری ئەوەی خاوەن پێداویستی تایبەتن و هەمویان بەشێکی جەستەیان ناتەواوە کە زۆرینەیان نابینان بەڵام کشت و کاڵ دەکەن و خواردنی خۆیان لە ڕێگای کشت و کاڵ و ئاژەڵداریەوە بەدەست دێنن واتە پێویستیان بە هیچ کەسێک نییە هەر کەسێکیان بگری خاوەنی کاری تایبەتی خۆیەتی و لە بوارێکدا شارەسای زۆرینەیان بە میراتی نابیناییان لە باپیرانیانەوە بەمە ماوەی بۆ ماوەتەوە بە شێوەی بیستن قورئان فێربوون و لە بەریان کردو ئەو کەسانەشی تەندروستن یارمەتی ئەوانە دەدەن کە پێویستیان پێیت داواکارن حکومەت بتوانێت چارەسەریان کا لەم نەخۆشیە بۆ ماوەیە کە لە نێوانیاندا بڵاو بووتە پسپۆڕانی پزیشکی دەڵێن ئەم حاڵەتە زۆر دەگمەنە کە بەم شێوەیە لە نێوان ناوچەیەکدا نابینایی بە بۆ ماوەیی بگوازرێتەوە بۆ نەوەکانیە و داواکارن لێکۆڵینەوە بکرێت لە هۆکاری بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە بۆ ماوەیە لە نێوان دانیشتوانی ئەم گوندەدا ئەگەر حاڵت لە خەڵکی دالاکیمبایی مۆریتانیا باشترە ئەوە بەدڵ سوپاسی خودا بکە